بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی هۆڵی پەرلەمانتان پێشکەشەکەم. ئێمە لە ئێستەدا لە کاتی بانگەشەی گەرمی لایەنەکانین بۆ هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان. کۆمەڵی دادگەری کوردستانیش ژمارەیە کاندیدی لە هەر چواربازنەکەی هەرێم ئامادە کردووە، لە گەنج، لە ڕۆژنامەنووس، لە ئەدیب، لە مامۆستای ئاینی، لە بانخواست، لە بەتەمەن و ئەوانەی کە ئەزمونێکیان هەیە. ئێمە ئەمڕۆ لە هۆڵی پەرلەمان میوانداری کاندیدی ژمارە هەشت لە بازنەی سلێمانی لە لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری ئەویش بەڕێز حەکیم حەمەدمان کردووە. با بەڕێزیان بفەرمون بۆ ستودیۆی هۆڵی پەرلەمان. کاک حەکیم بەخێر بیت. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. حالتان باشە؟ چۆنیت؟ خۆش حاڵین باشیت؟ سپاس. باشی شکر. باشین الحەمد لله. والله باش سپاس دەکەم. کاک حەکیم لەگەڵ بانگەشە و ئەم گەرم و گوڕی ئێستا هەیە چۆنیت؟ وڵای ئێمە ژۆکو لایەنەکانی دیکە دەستمان پێکردەوە بانگشەی هەڵبژاردن. ڕەنگەم جارە بانگەشەکە گەرم و گۆرتر بێ. لەبەرەوەی کە لیستی زۆری تێدایە 5 ساڵ هەڵبژاردن نەکراوە، قەیرانێکی زۆر لە کوردستان هەبووە، ڕەنگە خەڵک چاوی لەوە بێ کەم هەڵبژاردن دەرچەیەک بێ بۆ گۆڕانکاری. پشتیوان بەخوای گەورەی ئێمەش خۆمان حاضر کردو و ئامادەین ئینشاءڵڵا چاوەڕێکرێت خەڵک گەرم و گۆرتر بەشداری بکە؟ پێشبینی دەکرێت چونکە ئەمەرەکانی کۆمیسیۆنیش هەروە دەڵێن ئێستا ئەوەی بایۆمەتری کراوە لە ١٧٦ خەڵکی کوردستان بایۆمەتری کردووە کە کارتی بایۆمەتری وەرگرتوتەوە 2,900,000. کە ئەمارێکی زۆر باشە. ئێمە چاوەڕێەوەین کە ئەم جارە زۆر باشتر بێ، بەتایبەت کاڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان لە 159 بووە، خولی ڕابردوو خولی پێنجەم ئەم جارە بەرز بکرێتەوە تا چەند خەڵک زیاتر بەشداری بکە، گۆڕانکاری گەورەتر دێتە ڕێ و ئینشاڵڵا دەبێت هۆی چارەسەرکردنی و کێشانەی کە بوونەتە دەرد بۆ خەڵکی کوردستان. باش. جەنابەت ڕۆژنامەنووسێکی وردی لە کەناڵی ئاسمانی پایان لە ماوەی ڕابردووە تا کاتی پێش بانگەشەگەر لە یادم بێت تا سەرەتای مانگینۆ سەرقاڵ بووی بە پێشکەشکردنی بەرنامەی ئەمڕۆ کە بەرنمەیەکی سیاسی و ڕووداوەکانی ڕۆژ بەڕاستی گەنگەشە و گفتوگۆکە لەگەڵ ئەو میوانانەی کە بانگەکرێن. ئەگەر لێوت بپرسم بەرنامەی ئەمڕۆ بۆ حەکیم چییە؟ چیم جوابیت؟ وەڵا بەرنامەی ئەمڕۆ بۆ من قوتابخانەیەکی گەورە بوو، هەم لە کۆکردنەوەی داتا و معلومات، هەم لە ناسینی کۆمەڵێک میوان، هەم لە ناسینی زیاتری ئەو دەسەڵاتە. و ڕەنگە لە ماوەی ئەو 8 ساڵێکم بەتایبەت بەرنامەی ئەمڕۆم پێشکەش کردووە لە 2016ەوە کە بەتەنیا پێشکەشم کردووە تاوەکو بڵین سەرەتای مانگی 9 2024. ینی فشاری ئیشی زۆرم لەسەر بووە. 2016 کەسم پێگەت ڕیشم سپی نەبوو، وەڵام ئێستا ڕیشمان سپی بووە. بەشێکیش پەیوەندی بووە کە تۆ نەعەدالەتێکی زۆرت بینیوە، ینی نەحەقێکی زۆر بەرامبەر خەڵک بینیوە، خەفەتم لێ خواردووە. بەزەو بەرنامەیە بۆ من هەم دەسەڵاتی کوردیم زیاتر ناسی، هەم کۆمەڵێک میوان، هەم زیاتر شارە زابوون لە بواری کاری پەرلەمانی، حکومەتداری، یاساکان لە کوردستان چی لە خۆ دەگرێت، داهاتەکانی کوردستان چیان لێ دێ. ئەم بەرنمەیە کە شەوانە بووە، ینی هەموو شێک تۆ میوان و تەوەرێکی نوێ بەڕاستی قورسە تەسیری نەکردو دەسەر لایەنە کۆمەڵایەتەکەت و خێزان و ماڵ و مناڵ و هات و چۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان؟ وەڵا بێگومان لەمڕۆ زیانی زۆری لێداوم، ماڵەوەمان خێزانم خزم و کەسوکار حەقیانەکە گلەیم لێ بکەن و گلەیەکان شەنەسە سەر و لەسەر چاوم، بەڵام جاریوەیەکە ئیشێک دەکەی بۆی کە بەباشی ڕایپەڕین دەبێت لایەکەوە قوربانی دەی. ئەنی من هەر بەرنمەیەکی ئەمڕۆ کە کردومانە لانی کەم نزیکەی 10 کاتژمێر پێوە ماندوو بووم، ینی بۆەوەی کە بتوانین معلوماتێکی تازە، خوێندنەوەیکی تازە بە بابەتەکان بکەین وە بینەر ینی دیوی شاراوی ڕووداوەکان ببینێ، ئیشمان بۆەوە کردووە. جا من شایەتێک بۆ تۆ ئەدەم کە تۆ چەند ئەم بەرنمێت خۆشویستووە لە موسسەیەک لە دەستگایەک لەم شاری سلێمانیە جەنابێت هەلێکی کارت بۆ پێشنیارەکرێ ببیتە ئیدارەی ئەو دامەزراوەیە، ئەچیت یەک دو ڕۆژەچی دوایی ئەچی دەڵێ وەڵی من ئەم ئیشە ناکەم، بەڵێن بۆ ئەڵێ وەڵی من بەرنمەیەکم هەیە لە کەناڵی ئاسمانی پێم ئەگەر ئەم ئیشە بکەم هەستەکەم لەسەر حسابی ئەو حەقی ئەوی پێنادرێت کە لە کاتێکە ئەو پارەیەک لە ڕووی مادیەوە بۆ تۆ خراپیش نەبوو ئیشە وازت لەو ئیشە هێنا لەبەر بەرنامەی ئەمڕۆ. وازە هەموو شتەکانم کردوتە قوربانی بەرنامەی ئەمڕۆ، ژیانی خۆم، لانی کۆمەڵایەتی خۆم، بۆی کە ئیشاڵا لە خزمەتی بینەراندا بێ و سوودیشیە بێت ئینشاءڵڵا. فەرموو بچینە سەر کورسی پرتەقاڵی دەستکەین بە پرسیارە یاسایی و سیاسیەکانمان.
کاک حەکیم بەڵێ کاکدانە با بڵین ئاوا دەست پێ بکەم کاری ڕۆژنامەنووسی و کاری پەرلەمانتاری دوو کارن نزیکن لە یەک هاوشێوەی یەکن یا نا ئاسمان و ڕێسمانی بینە و زۆر زۆر جیاوازە بڵێ وڵا کاری پەرلەمانی و کاری ڕۆژنامەنووسی من بە ئەزمموی خۆم زۆ لەیەکەوە نزیکن لە چیا لەکان بە لە چیا لێک نزیکن بە تایبەتی لە مەسلەی بەدوارچوون من بڵێن 15 ساڵە لە بواری ڕۆژنامەنووسی ئیشم کردووە کە بەدوارچوون بووە بۆ کێشەکانی هاوڵاتیان یەکێک لە ئەرکەکانی پەرلەمانتاری یاخود بڵین بەدوارچوونە بۆ کێشەکانی هاوڵاتیان پرسیارکردنە لە حکوومەت ینی من لە ماوەی ئیشی ڕۆژنامەنووسیم زیاتر لە 3000 بەرنامەم کردووە کە هەمووی بەدوارچوون بووە بۆ کێشە سەرەکیەکانی هاوڵاتیان لەلایەک تریشەوە ئیشی ڕۆژنامەنووسی لێکۆڵینەوەیە لێکۆڵینەوەمان کردووە لە داهاتەکانی هەرێم کەمە ڕەنگەن پەرلەمانتاری شەرعی وشە بکە کە لێکۆڵینەوە لە داهات و لە داهاتی نەوت و ناوخۆ و دەواازە سنووریەکان اینجا لێکۆڵینەوە لە یاساکان چەندی جێبەجێ کراوە چەندی لە خزمەتی خەڵکە حکوومەت بۆ یاساکان جێبەجێ ناکە پاشانیش بە هەمان شێوەک و پەرلەمانتارێک ئیشی ڕۆژنامەنووسیەوە بوو کە لێکۆڵینەوە لە کارنامەی حکوومەت بۆ نمونە کابینەی پێنجەم لە ماوەی ئەو 4 ساڵە یاخود 5 ساڵە چی کردووە چەندی جێبەجێ کردووە نزیکن لە یەکەوە کەواتە با من بپرسم کاک حەکیم بۆچی خۆی کاندید کرد بۆ پەرلەمانی کوردستان بۆ خولی شەشەم لە کاتێکدا تۆ بەرنمەیەکە دێ سەکۆیەکە دێ ئەتوانی لەوێەوە ئەو بە دۆدەچوونیانی کە ئێڵیت بیکەیت بەڵام بۆتەوێ ئەم ئەزمونە بگوازیتەوە بۆ هۆڵی پەرلەمان هۆکارەکەیەوەی ڕەنگەیسا وەکو فشار دروستکن لە ڕێڕاگەیان نتوانی فشار دروستکەی کێشەکانی خەڵک بخەیتە ڕوو بەڵام لە ناو پەرلەمان تۆ دەتوانی خۆت ینی هەوڵدەی کێشەکانی خەڵک چارەسەر بکری لە ڕێگەرکەکانی پەرلەمان ئەوەی کە پەیوەندی بە دەرکردنی یاسای باشەوەی دەرکردنی یاساوەیە چاودێریکردن و لێپرسینەوە لە حکوومەت پەسەندکردنی یاسای بودجە پرسیارکردن لە حکوومەت ینی دەتوانین لەوێ باشتر خزمەتی هاوڵاتیان بکەیت چکە لەوێت دەتوانی بە پێ ئەرکە پەرلەمانەکان ئەو شانە جێبەجێ بکەی ڕەنگە لە ڕاگەانی زیاتر فشار دروستکردن و خستنە ڕووی کێشەکان بێ لەوێت تۆ دەتوانین لە ڕێی پرۆژه یاسایەکەوە لە ڕێی بەدواداچوونێکەوە کێشەکان باشتر چارەسەر بکەی باش کاک حەکیم خۆی ئامادە کردووە کە چۆ هۆڵی پەرلەمان لەسەر کورسی پرتەقاڵی دانیشت کۆمەڵێک پرۆژە یاسا ئامادە بکات لەگەڵ هاوڕەکانی لە فراکسیۆنی کۆمەڵ لە پێناو بەرژەوەندی دین و ژینی ئەو خەڵکە بەڵێ ڕاستەکەی هەرەوە لە سوارچەوەی بەرنمەی کاری لیستی ژمارە 1970 لەسەر دوو ئاست پیشوان بەخوای گەورەی مەگەر متمانی خەڵک بەرزبێنین کار دەکەین ئاستی یەکەمیان پاراستنی ناسناوی مسلمانەتی خەڵکی کوردستانە کە ڕێگەنەدە هیچ یاسایەک دەرچێت پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی ئیسلام بێ واگەر جارێکی دیکە پرسی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان بێتە گۆڕێ و بە دڵنیایی و فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کار لەسەرەوە دەکا کە سەرچاوی سەرەکی یاسادانان لە کوردستان ئاینی پیرۆزی ئیسلام بێ و ڕێگەنادا پێگایانی پیرۆزی ئیسلام لە دەستور لاواز بکرێت دووش پاراست بڵێن هەر لە چوارچێوەی ناسنامەی مسلمانەتی پاراستنی ئەخلاق و خێزانی کۆمەڵگەیە پێشکەشکردنی پرۆژە یاسای باش ڕێگری لەو پرۆژانەی کە خێزان هەڵدەوەشێننەوە ئەو ئاستی یەکەم جا بە لەسەر ئاسیەکەم پرسیارێکە لێ بکەم بۆ لە ڕابردووە هیچ مەترسیەک لەسەر ناسنامەی مسلمانەتی گەلی کورد لەلایەن کورسی ڕەشەکانی پەرلەمانەوە دروست بووە بەڵێ لە کاتی نووسینەوەی بڵین پێکەناوی لیژنەی دەستور لە چەند خولی ڕابردوو کە چەند جارێک لیژنەی نووسینەوەی ڕژنووسی دەستور پێکاتوە پارتیویکێتی بۆ ڕازی نەبوون ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوی سەرەکی یاسادانان بێ ئەو ئەندامانی بڵین کە کۆمەڵ لەوێ ئەندامی هەبووە داکۆکی سەرەکیان لەسەرەوە کردووە وەلو بیشیان بۆ کردووە لە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بۆی کە پێگەی ئاینی پیرۆزی ئیسلام پارێزراو بێ وەوەش کە پەیوەندی بە ئەخلاقی کۆمەڵگاوەیە بۆ نمونە یاسای تون و تیژی خێزانی لە 2022 هاتە پەرلەمانی کوردستان کە ئەوەی تێدا بوو بۆ نمونە باوک دەسەڵاتی بەسەر منداڵ و کوڕ و کچەکانی دانەمێنێ ئەوەی تێدا بوو ئەگەر من لە ماڵەوە کێشێکمە بێت لەگەڵ خێزانەکەم دراوسێکم بۆی هەبێ پۆلیس و هێزی ئەمنی ئاگادار کاتەوە بێت تەداخول بکات کەوانە لێکەڵوەشانەوەی خێزان بەڵام کۆمەڵ ڕێگری لێکرد و هەر لە چوارچەوەی پاراستنی بڵین کۆمەڵگا و کەمکردنەوەی تاوان پرۆژه یاسای پەروەردە هات بۆ پەرلەمانی کوردستان لەم خولی ڕابردوو یەکێک لەوانە کە یەکی لەو پێشنیازانەوە بوو کە
پەروەردەی ئیسلامی لاواز بکەن ئێستا شەر بڵین وەک پێویست ڕۆڵی پێنەدراوە بەڵام لاوازی بکەن بیکەنە پەروەردەی ئاینی بەنەوەی لێ بکەن بەڵام ئەو کاتە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئیشی لەسەر کرد و پشتوان بەخوای گەورە لە خولی داهاتوو ئیشی زیاتریشی لەسەر دەکەێت ئێستا من کچەکەم پۆلی دوی بەڵێن پۆلیەک و پۆلی دوو بنەڕەتی کە دوو کچم هەیە کە سوپاس دەکەم لەگەڵ منداڵەکانیەوەش کە بڵێن پەروەردەی ئیسلامی دەیکەیتەوە لەسەر نووسراوە ئەم ئاەت و فەرمودانە بۆ لەبەرکردن نییە هەرەوەی تێدایە لە کاتێکە لە هەموو کات زیاتر ئێستا کۆمەڵگەی ئێمە پێویستی بە پەروەردەیەکی ئیسلامیە بۆ پاراستن لە دزی تاوان هەروەها بۆ پاراستن لە مادەی هۆشبەر و کۆمەڵێک نەخۆشی دەرونی کە ڕووی لە کۆمەڵگەی ئێمە کردو کە دەکرێت لە ڕێکەوەری ئیسلامیەوە چارەسەر بکرێت بۆ نەگە ئیسلامیش نەبێت دینیش نەبێ با بڵین ئەو منهەجی دینیە لە مەکتەبیشانە بێ لە قوتابخانە نەبێ ناکرێت بە یاسا ڕێ لەم دیاردانە بژیرەکە تۆ فەرمووت بەڵێ زیاتر دین زیاتر تەسیری بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگە چارەی بە هەموو شتێک داناوە و ڕەنگە هەندێک خەڵک بگوێ بە یاسانەدا بەڵام تۆ کە لە قوتابخانەوە پەروەردەیەکی دروستت کرد ئەو کاتە کۆمەڵگایەکی دروست و دوازاریش حکومڕانێکی دروستیشمان بۆ بەرامدی باش کاک حەکیم بە حکمی ڕۆژنامەنووسی تۆزێک لەسەر میدیا و ڕۆژنامە نووسیش بوەستم ئێمە یاسایەکی باشمان هەیە لە پەرلەمانی کوردستان دەرچووە یاسای کاری ڕۆژنامە نووسی ڕۆژنامەگەری یاسایەکشمان هەیە بۆ بەدەزێنانی زانیاری بەڵام بەتایبەت ئەوەی زانیاری تا ئێستا بە وەکو بڵی لەسەر ئەرزی واقع جێبەجێ نەکراوە جەنابەت لە داهاتووە لە خولی شەشەم لە پەرلەمانی کوردستان ڕوئیات چییە بۆی کە ئەم یاسایە لایانی دەسەڵات جێبەجێ بکات و تەنها ئەو کەناڵانە زانیاریان پێ نەدرێ کە دابەستە و وابەستەی خۆیانن پشتیوان بەخوای گەورەیشی زۆریشی لەسەر دەکەین بەزێمە چاوەڕێەوەین کەم حکومڕانیە لا ببرێ گۆڕانکاری بەسەردابێ حکومڕانێکی نوێ بێتە ئاراوە کە هەم خەڵکی کوردستان هەم ڕۆژنامەنووسان هەم پەرلەمانی کوردستان هەموو زانیارێکی پێبگات ینی لە بواری داهاتەکانەوە لە بواری خزمەت گوزاریەوە لە بواری کارەکانی حکومەت و کارنامەکەی پشتیوان بەخوای گەورە و ئەو یاسای مافی دەستکەوتنی زانیاریش کە ماوەیەکی زۆرە دەرچوو کە تاکو ێستا جێبەجێ نەکراوە پەیوەند بەوێ کەم حکومەتێکی تاریکە و دەیەوێت هەموو زانیارەکان لە تاریکی بمێنێتەوە پەیوەندی بەوەیە کە حکومەتێکی گەندەڵە و ئەگەر شەفاف بێت ینی ئەگەر حکومەتێکی شەفاف بێت دەکرێت و داتا و زانیاری ڕاڕستی خەڵک هاوڵاتیان بکە پشتوان بەخوای گەورەیەکێک لەو کارانێکە ئیشی لەسەر دەکەین جێبەجێکردنەوە یاسایە بۆی کە ڕۆژنامەنووسان بە یەکسانی دادپەروەرانە زانیاریان پێ بکە ئێستا لە کوردستان ئەوەی کە زانیاری خۆڕکرا بۆ میدیای دەسەڵات گرنگی لەوە چییە کە ئەگەر ڕۆژنامەنووسێک یا میدیایەک زانیاری پێ بدرێەوە زانیاری لا بێت کاتێک بەرنمەیەک پێشکەشەکە کاتێک هەواڵەکانی پێشکەشەکە بۆ خەڵک ئەم زانیاریانە بخاتەڕ و لەگەڵ میدیایەک زانیاری فەرمیلانە بێ بەڵێ تۆ کە زانیاری دروستت لا نەبوو ناچاری پەنابەریبەر سەرچاوی دووەم و سێم ئەو کاتە ڕەنگە زانیارەکانت دروست نەبن چارە سەرکردن و خستنە ڕووی کێشەکانیش پێویستە بەداتە بۆنە من ئەگەر حکوومەت داتایەکی پێویستی نەبێت لەبارەوەی کە ئێمە لە کوردستان پێویستمان بە چەند قوتابخانەیە داتایەک لا نەبێت ئەو کاتە ناتوانانی ڕوویەک پێشکەشکەی بۆ چارەسەری مەونە کێشەی بینا بۆ من دەڵێ لە کوردستان پێویستی بە ئێستا لە کوردستان پێویستی بە زیاتر لە 2000 قوتابخانەیە پێویستە بەم ڕێگەیانەوە چارەسەر بکرێت ینی پێشکەشکردنی پرۆژە ڕووی ئەی داهاتوو لەسەر بنەوەی زانیاری و داتا لە هەمووی گرنگتر خەڵک هاوڵاتی دەنگدەر و بینەری ئەو کەناڵانەش با بڵێن هەواڵی ڕاست و دروستیان پێ نادرێت لە بەری زانیاری دروست نییە بەڵێ باش بابینە سەر بابەتی دارایی و ئابووری من حەزەکەم تۆزێک زیاتر ئەمەڵقی لەگەڵ جەناب تا لەو بارەوە بەرین بەڕێوەگە پێت خۆش بێ دوای ئەوەی دادگای باڵای فیدراڵی عراق بڕیاریدا کە موچە خۆرانی هەرێمی کوردستان عراق پێی هەستێ بەو مەرجەی کە ئەبێ تەوتین بکرێ لە بانقا حکومیەکانی عراق حکومەتی هەرێم هەر دەستی و کاتکوشتن و هەژماری منی لە بەرامبەرا دروست کرد و ناچێتە ژێرباری ئەمەوە گەر ئێوە وەکو حەکیم بچنە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان چیەکەن بۆی کە حکومەت ناچار بکەن تەوتینی موچە خۆرانی هەرێمی کوردستان بکات وە تەوتین چه سوودێکیە بۆ موچە خۆران بەڵێ دیارێکێک لە بەرنمەکانی لیستی کۆمەڵی دادگەری ئەوەیە کە بڕیارەکەی دادگای فیدراڵی لەبارەی موچەوەک خۆی جێبەجێ بکرێ لەوێ شاتووە و لەو کاتەش کە لە 22/2024 بڕیاری دادگای فیدراڵی لەبارەی موچەوە دەرچوو یەکەمین هێز کە بە فەرمی پێشوازی لەو بڕیارە کرد کۆمەڵی دادگەری کوردستان بوو
کە پێی وابوو دەبێ ئەم بەبانکیکردن جێبەجێ بکرێ بە پێی یاسا داهاتەکانی نەوت و ناوخۆ ڕادز بکرێن و پشتیوان بەخوای گەورە ئەگەر متمانێکی زۆری خەڵک بەرەزمێنێ یەکێک لە کارەکانی داهاتوی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئەوەیە کە ئەم بڕیاری دادگەی فیدراڵی لەبارەی بە بانکیکردنەوە خۆی جێبەجێ بکرێ بە بانکیکردن لە بانکە حکومیە فیدراڵیەکان کە ئەمەش جێبەجێکرا چیمان بۆ چارە سەر دەکات بۆ نمونە پلە بەرزکردنەوە دەست پێ دەکات کە لە 2016ەوە بەنایاسایی وەستاوە و تاکو ئێستا بڵێن دەسەڵاتداران زیاتر لە 5 تریلیۆن دیناریان هەر لە پلە بەرزکردنەوە خواردووە جگە لە موچەکان کامە دەبێت دەستی پێ بکرێتەوە ئەگەر بە بانکیکردنەکە بچێتە پێشەوە ئەمە ئاسانتر دەبێت و هاوتاکردنی مووسی هەموو توێژەکان جگە لە خانەنشینان توێژەکانی تر لە مامۆستا لە فەرمانبەر و بە هەمان شێوە هاوتاکردنی موچەی خاوەن پێراویستی تایبەت کە ئێستا لە کوردستان موچەکان زۆر کەمە 150,000 دیناری مانگانە و لە 2012ەوە خاوەن پێراویستی تایبەتی نوێ تۆمار نەکراوە دەکرێتەوە دەست پێ بکرێتەوە ئەوانەی کە سوودمەند بوون لە توێژە ژارەکان لە منداڵانی بێباوک ئەوەی کە نەخۆشی درێژخایانی هەیە ئەوەی کە هاوسەرەکەی لە دەستداوە ئەوەی کە هاوسەری لە زیندانە ئەوانە دەکرێت هەمویان ئەگەر ئەم بڕیاری دادگا جێبەجێ بکرێت ئەوانیش سوودمەند وەکو ئێستا تۆڕی چاودێری کۆمەڵاتی لە عێراقی ئەوانی سوودمەند بن هاوتاکردنی موچەی زیندانیانی سیاسی شەهیدان ئەوە هەموو بەوە دەکرێت کە ئەم بڕیاری دادگا وەکو خۆی جێبەجێ بکرێت کە بە بانکیکردنە ڕاستکردنی سیموچەیە بە ڕێکوپێکی ڕاستکردنی داهاتی ناوخۆیە ڕاستکردنی داهاتی نەوتە وەڕێگەدانە بە دیوانی چاودێری دارایی عێراق بە وردبینی لە لیستی موچە و داهات بەڵام دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەڵێ ئەم بە بانکیکردنە لێدانە لە قەواری هەرێمی کوردستان ئەبێ ئەو پارەی کە بەغا ئەینێرێ یەکەم خێرمان پێ ناکە حەقی خۆمانە دوم ئەبێ بێتە وەزارەتی دارایی هەرێم وەزارەتی دارایی هەرێم بیدا بۆ بانقانەی کە فەرمانبەران خۆیان لە هەژماری منی حکوومەتی هەرێم تۆمار کردووە وڵا بە بۆچوونی منەوە لێدان نیە لە قەواری هەرێمی کوردستان لێدانە لە گیرفانی گەندەڵکاران ئەوە کارەکەیەتی چونکە لەمە ڕابردوو سلمێنراوە کە ئەوان لە ئیدارەدانی موچە بە فرۆشی نەوت بەسەر بەخۆ بێ ئەو کاتە خەڵکی کوردستان حەساوە بوو کە لە 2005 تا 2014 موچە لە بەغداوات بەڵام لە 2014 تاوەکو ئەم دوایانە کێشە بۆ موچە دروست بووە ئەوە بوو کە لە دەستی ئەواندا بووە قەواری هەرێم بە گەندەڵی بە هێنانی سوپای بێگانە بە نەعەدالەتی بە قۆڕکردنی سەروەت و سامانی هەرێمی کوردستان بۆ دوو بنەماڵە بەوە لاواز بووە ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ موچەخۆرە و کاتە حەسێتەوە پێویستی بە نێوەندگیرێک نییە کە وەزارەتی دارایی هەرێمە کە لە ڕابردوو سەرماندیەوە کە دەستێکی پاگنین بۆ موچە و ئەو کاتە پێویست ناکە ئەوەندە لە ڕاستەوخۆ دەکرێت لە عێراقەوە موچە بخرێتە سەر هەژماری بانکی موچەخۆران ئەوان هەدەفیانەوەی کە ئەم هەژماری منە بمێنێتەوە بۆی کە موچەوەکو کارتێک دژی خەڵکی کوردستان بەکاربێنن دووش قازانجێکی لێ بکەن چونکە لە بەرامبەر پێدانی موچە ئێستا 1 ملیۆن و زیاتر لە 1,132,000 موچەخۆر هەیە 2500 دینار لە موچەخۆر دەبڕن لە بەرامبەر پێدانی ئەگەر بە تاواتی لە هەژماری من بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو کاتە لە ساڵێکدا 33 میلیار و نزیکەی 33 میلیار و 889 میلیۆن دینار دەکات کە دەسەڵاتداران و بانکەکانی قازان بەس لەوە سوودیان دەست بەڵێ هەلەوە جگەلەوەی کە کۆمەڵە قازانجی دیکە کاک حەکیم بۆ فەرمانبەران بە شێوازێکی گشتی دژی ئەم هەژماری منن دژی ئەم بە بانکیکردن کە حکوومەت ێرەم لەژێر تایتڵی هەژماری منایە و ئەیانەوێت خۆیان تەوتین بکەن لەو بانقانی کە لە عێراقن بەڵێ موچەخۆر حەقێتی لەبەرەوەی ئەزمونێکی خراپی هەیە ئێستا پێشترین بۆداچوونمان کرده بوو لە 2015 تاوەکو 2023 زیاتر لە 26 تریلیۆن دیناری موچەی موچەخۆرایان ناردووە خواردووە ینی دەسەڵاتدارانێری 26 تریلیۆن دینار کە زیاتر لە بودجەی ساڵێک هێرێم کە لە پشکی هێرێمە لە بودجەی عێراق خەڵکوستان حەقێتی موچە دواکەوتن هەبووە لێبڕین هەبووە خواردنی موچەی تاوە بەڵێ بۆ ئەزمونێکی خراپیانەیە بۆیە بەرهەمێک ئەگەر موچە بە تاواتی درابێ و کاتە خەڵکی کوردستان و نیگەرانی نەدەبوو کاک حەکیم خانەنشینانی ئێمە لە هەرێمی کوردستان یا خانەنشینی لە هەرێمی کوردستان بە چەندین یاسای جیاواز مامەڵان لەگەڵەکرێت بەڵام ئێمە یاسایەکمانەیە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق کە حکوومەتی هەرێم بەپی بڕیاری دادگاژە بە پێوی پابند بێ بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم نەچۆتە ژێرباری ئەم یاسایەوە هۆکاری چێ بە بڕۆیتەوە ئەمە یەک دوو بۆ تەنها بۆ هاوتاکردنەکە ئەم یاسایی وەرگرتووە ئەمە بێ وا بێت یا بێت لە ئەلیف تا یایی ئەم یاسایە لە هەرێمی کوردستانیش جێبەجێکرێت خۆی و بڕیاری دادگە کە دەری کردووە لە 20/11/2022 نزیکەی ساڵێکە
کەم بڕیارە دەرچووە حکوومەت خۆی لێ دەجێت دوازار لە ژێر فشار داڕازی بووە موچەی خانەنشینان هاوتا بکرێ بەڵام کۆمەڵێک امتیازی دیکەشی تێدایە بەڵام تاکو ێستا یاساکە بە تەواوەتی لە هەرێم بەرکار نەکراوە بەشێکی هەنی بەرکار کراوە ئەوی ژەوەیە کە هاوتاکردنی موچەیە لە کاتێکە کۆمەڵێکی دیکەی تێدایە بۆ نمونە پاراشتی کۆتایی خزمەت بەپێی یاسا کۆنەکە یاسای ژمارە 26 ساڵی 2006 کە دادگای فیدراڵی هەڵی وەشاندوتەوە موچەخۆ 6 موچەی بنەڕەتی پێدرێت کە زۆر کەمە بەڵام بەپێی یاسای یەکگرتووی عێراق کە دادگای فیدراڵی دەسەڵاتدارانی هەرێمی پابند کردووە 12 موچەیە بە دەرماڵەوە ئینجا تەمەنی خانەنشینی لە یاسای عێراق 6 ساڵە لەوەی هەرێم 63 ساڵە بەمان شێوە کۆمەڵێک امتیاز بۆ فەرمانبەری گرێبەست خانەنشینکردنی بەمان شێوەوانەی کە لە ژیاندا نەماون بڵێن وارسەکانیان زیاتر سوودمەند دەبن بەڵام ئەوەن هاتوون بەشێکی کەمیان جێبەجێ کردووە لە کاتێکە ئەو یاسای گەر جێبەجێ بکرێ ئەو فەوزایی کە لە بواری خانەنشینی لە بواری یاسا لە کوردستان نامێن لە کوردستان نزیکەی 10 یاسای بواری خانەنشینیمان هەیە لە عێراق یەک یاسای یەکگرتوو هەیە کە کاری پێ دەکرێت ئەگەر ئەم یاسایە بەرکار بکرێ و پێشتر فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولی پێنجەم هەوڵیدا بۆی بەرکار بکرێت بەڵام ڕێگریان لە خولی شەشەمی پەرلەمان لەگەڵ هاوڕێکانیان لە خوشکوبراکانی لە فراکسیۆنی کۆمەڵ چییە کات بۆی ئەم یاسایش لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان تەبەنیکە کە دەبێ هەموو یاساکانی دیکە لا ببرێن ئەم یاسای یەکگرتووە جێبەجێ وڵا پشتیوان بەخوای گەورە دیارە بڕیارەکەی دادگای فیدراڵی هەر پابندکەرە دەبێت جێبەجێ بکەن و ئەگەر پێویستیش بە بەرکارکردن نەبێ پشتیوان بەخوای گەورەی متمانی خەڵک بەرزبێنین لەوێ ئەو یاسایە بەرکار دەکەین و کۆمەڵێک یاسای دیکەش کە لە عێراق دەرچوون لە بواریەوەی کە خزمەت بە خەڵک بکات پاراستنی ڕۆژێ بۆ نمونە یاسای بڵین ڕوبەڕووبوونەوەی لە شفرۆشی و هاوڕەگەزبازی کە هەر ئەمساڵ لە پەرلەمانی عێراق دەرچوو کە کاکسۆرا عومەریش کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵە لەوێ ڕۆڵێکی کاریگەری هەبوو پشتیوان بەخوای گەورە ئەگەر متمانی خەڵک بێن ئەوش هەر لەوێ ئینشاڵڵا بەرکار دەکەین هەموو یاسا فیدراڵیانەی کە لە خزمەتی خەڵکن پشتیوان بەخوای گەورە لۆبی بۆ دەکەین و ئینشاءڵڵا بەرکاری دەکەین بێنە سەر بابەتێکی دیکە پێشینەکانە لە ساڵانی ڕابردوو کاتێک حکوومەتی هەرێم یا وەڵا ڕاستر بڵین دەسەڵاتدارانی هەرێم نەوتیان تاڵان فرۆش کرد حکوومەتی عراق بودجەی هەرێمی کوردستانی بڕی بەس تا ئەو کاتە پێشینەکان هەبوون پێشینەی هاوسەرگیری هەبوو کشت و کاڵی هەبوو پێشینی خانوبەرە هەبوو ئەمانە بەڕاستی ڕۆڵێکیان لەناو کۆمەلگایە جێڕا و بازاری بژانبووە و خەڵکیش خانووی دروستە کرد ژنی ئەهێنا تەنانەت گەنج پێشینەیەکی وەرەگردیان باڵن قەرزێکی وەرەگرت بۆ پرۆژەی بچوو ئەمانە هیچی نەماون ڕوئیای جەنابتان بۆ ئەم بابەتە چیە؟ دیارەوە پێشینەکان ئەوەی کە بەڕێزت باسکردە هەموو پێشینەکان لە 2010 تاوەکو 2013 زیاتر لە 4 تریلیۆن دینار درا بە خەڵک لە پێشینە جۆرا و جۆرەکان باش ئەو کاتە بوو کە موچەل ینی بوجە لە بەغداوە داات بەڵام کاتێکەوەن دەستیان بە نەوت فرۆشتن کرد بە تاڵانکردی نەوت پێشینەکانیش وەستان کەمە زیانی زۆریدا لە خەڵک و لە کاتی قەیراندارایی بارگرانێکی زۆری لەسەر خەڵک دروست بوو کە پێشینەکان بدەنەوە 4 تریلیۆندا بوو بە خەڵک ئێستا 2 تریلیۆنیان وەرگرتوتەوە 2 تریلیۆنیش ماوە لای خەڵک لە کاتێکە وەکو باسمان کە 26 تریلیۆنی موچەخۆران قەرزدارن بەڵام ئامادەنین بۆ نمونە پارەی پێشینەکان بۆ نمونە بیخەنە بەر قەرزی موچە کە ئیشاڵڵا ئێمە ئەوەژیشی لەسەرکان پێشینەکان کە یەکێکە لە بەرنامەکان لیستی ژمارە 1970 کۆمەڵی دادگەری کە پێشینەکان دەست پێ بکرێنەوە و ئەگەر لە ڕابردوو جاڕوویەکی باشە بە بۆ ئیدارەدانی ئەو پارەی کە دراوە بە خەڵک 4 تریلیۆنیان دا و بە خەڵک 2 تریلیۆنی وەرگیراوەوە ئەگەر سندوقێک کە بایە بۆ پێشینەکان ئەو پارەیە دەورانی کرد بە دووبارە گەڕابەوە بۆ خەڵک سوودی لێ بەزە و پارەی کە پێشینەکانیش گەڕاوە کەس نازانێ چی لێ هاتووە پشتیوان بەخوای گەورەیمە یەکێک لە بەرنامەکانی لیستی کۆمەڵی دادگەریە بتوانێت خەڵک بەزێنی کار دەکەین بۆی پێشینەکان قەرزی بچوو هاوسەرگیری کشت و کاڵ پیشسازی بگەڕێتەوە و ئیشاڵڵا باش بکەین کە بژانەوەیەکیش ڕوودا لە بواری پیشسازی و کشت و کاڵی و هەلی کاریش ئەگەر ئینشاڵڵا پێشینانە بگەڕێنەوە موچەخۆرێکی زۆر جەنابیشت ئاماژت پێکرد موچەی لای حکومەتە حکومەت بە ئەنواع تایتڵ و ناو بە لێبڕین و بە پاشەکەوت و بە خۆ گونجاندن و بە نەبوونی پارە و بەمانە لە موچەخۆرانی بڕیوە ئەوەی باسەکرێ 36 نزیکی 36 مانگ حکومەت یا موچەی تەواوی نایەوە یا لی بڕیوە یا لە سا 21 بڕیوە بە تەواتی نەیداوە حەکیم حەمەد و هاوڕێکانی لە فراکسیۆنی کۆمەڵ بۆ پاشەکەوت چیتان پێیە؟ جایەکێک لە بەرنامەکانی لیستەکەمان لیستی کۆمەڵی دادگەری کە ئیشی هەمووان ناگەدە چ پشتیوان بەخوای گەورە یەکێکە لە بەڵێنەکانی هەڵبژاردنیش ئەگەر متمانەیەکی زۆر بەرز بێنن ئیشاءڵڵا کار دەکرێت بۆ گێڕانەوەی پاشەکەوتی موچە
چکە هەر لە یاسای چاکسازی ژمارە 2 ساڵی 2020 کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو بە پێی مادەی 13 بووە هەژمارێک بۆ موچە خۆران کراباوە کە تەواوی موچە خەرزکرا و خەرز نەکراوەکان تێدا جێکراوە بەڵام ئەوە جێبەجێ نەکراوە پیشان بەخوای گەورە ئێمە کار لەسەرەوە دەکەین کە پاشکەوتی موچە پێی قۆناغبندیش بێ بگەڕێتەوە وەکو ئەوی بەڕێزت باست کرد 34 موچە پاشەکەوتە دە موچە لێبڕینە 15 موچەی تاوانە دراوە وا بکەین کەم موچانە بە قۆناغ بگەڕێنەوە بۆ خەڵگیان لانی کەم بەریە خستن هەبێ لەگەڵ قەرزەکان ئێستا وەکو ئاماژەمان پێکرد لە پێشینەکان لە قەرزی ئاو لە کارەبە ینی هاوڵاتیان دەوروبەری 4 تریلیۆن دینار قەرزداری حکوومەتن بەڵام حکوومەت 26 تریلیۆن دینار قەرزدانی موچەخۆران دەکرێت بەرخستن هەبێ کەسێک کە موچەی لای حکوومەتە موچەی خوراو ئەوەی کە بڵێن پاشەکەوتی موچە یاخود لێبڕین دەکرێت بخرێتە بەر ئەو قەرزانەی کە باشە بۆ حکوومەت داوای ئەو چوارەی خۆی کاتەوە بەڵام لە بەرامبەر و 27 بێ دەنگا بەڵێ وڵای جاوە حکوومەتێکی بێشەرم و دەسەڵاتێکی بێشەرمە ئەگەر نامرۆڤ وەکو شخصیش ئەوەندە قەرزداری کەسێک بێ ڕووی نایە ینی داوای قەرز لە خەڵک بکاتەوە زۆر باشە ینی هەر لەسەر ئەوەی کە حکوومەت ناوی ناوە هەژماری من مامۆستا حاجی ڕەشید پیاڵە هەژماری ئەوان ئەم هەژماری منە گەر ڕازگۆ بوونە خۆ هەندێک فەرمانبەر ئێستا چەند مانگێکە بە نیوەناچڵی ئەوش خۆ دەزانی لە بەردەم ئیتیمەکانە پاریتیانە موچەی پێوەرەگرن بۆ هەندێک لەم قەرزانە بۆ نمونە گەر کابرا ئیشێکی ئەو موچەخۆرە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەبێ زەریبەی هەبێ بانقی خانوبەرەی هەبێ بۆ لەوە حساباتێکی بۆ ناکەن ینی ئەگەر بیان ویستایە وەکو بڵێ نیەتێکی صاف و چاکیانە بێ باشیانە بێ بەرامبەر بە میلەتەکەی خۆیان بەڵێ وەکۆمەژان پێکە لە یاسای چاکسازی دیاری کراوە ینی لە 2020ەوە کە دەبواە جێبەجێ کراوە بەڵام ئەوان نیازیان نییە چکۆ کۆی بەڕێز دەگەر نیازیان هەبێ ئێستاوانی کە ژماری منیان کردێتەوە دەیانگوتۆ موچەخۆرێکی ئەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئەو شایستەی خەرجکراوتە ئەوش پاشەکەوتەکەی لەنیکەم دیاریان کرد بە بەڵام تاکو ئێستا دیاریشیان نەکردووە ئیشی ئێوە لەم بارەوە چێ بەڵێ پشتیوان بەخوای گەورە ئەوەی کە لە دەستمان بێ ئەگەر خەڵکی کوردستان متمانەیەکی زۆر توکاوە ئەو پرسانە پێویستە بەوەی کە تا چەند خەڵک متمانەی زۆر پێدەڕاست چەند ژمارەمان زۆر بێت لە پەرلەمان ئەوەی کە پێویستە بە موچە بەداهات ئینشاڵڵا دەکەین یەکێک لە پرۆژەکانیشمان هەر لەبارەی داهات هەرەوەنیە کە موچەخۆر سودمەند بێ لە داهاتی گشتیان وڵاتە کۆمەڵی خەڵک هەیە کە هیچ سەرچاوێکی داهاتی نیە کەوانش مافی خۆیانە و لە خوری پێشووی پەرلەمانی کوردستانیش فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پرۆژە یاسایەکی پێشکەش کرد کە هەموو ئەوانەی کە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە سودمەند من لە داهاتی گشتی بەڵام لە سودمەند بۆنەوە تۆ بۆ منە بڕەپارێکی پێدرێ لە چوارچەوی چاودێری کۆمەڵایەتی 150,000 ئەوش پشکی هەبێت لەو هەیە ئەو سەروەتە مڵکی هەمووانە واگەر دەستێکی پاکی شەبێ کە کۆمەڵی دادگەری ئەو دەستە پاکەیە بێگومان بەشی هەمووان دەکە ئێستا لە کوردستان ئێمە کێشەی ئیدارەدانی داهاتمان نیە کێشەی دزی و گەندەڵیمان هەیە لە داهاتەکان پشتیوان بەخوای گەورە ئەگەر ئەوە بێ هەم چارەسەری کێشەی موچە لەگەڵ بەغداد هەم ئەوەش کە خەڵکی دەرەوەی موچەخۆریش سودمەند بێ لە داهاتی گشتی کاری بۆ دەکەین دو پرسیار لە زوگە کاتم نەماوە لەسەر باچ قسە بکەین کۆمەڵێک باچ بە بڕیار و ڕێنمایی ئەنجومەنی وەزیران کە پشتبەست نین بە یاسا بەڕاستی بەسەر خەڵکا چسپێنراوە و لە خەڵک وەرەگیرێت ئێوە بەتەمان لەسەر ئەم باجانە چی بکەن چۆن ڕێکیان بخەنەوە بە کورتی بەڵێ تاریکێکی تر لە بەرنامەکانی لیستی کۆمەڵی دادگەروەیەکێک لەو بەڵێناش کە من بە خەڵکی کوردستانی دەم ئەوەیە کە ئێمە کار بکەین بۆ هەڵبەشانەوەی هەموو ئەو ڕێنمایی یاسانی کە بەنایاسایی بازیان بە سەر خەڵکی کوردستان دەسەپاندووە کە بە تایبەت لەم کابینێ بازێکی زۆر خراسەر خەڵکی کوردستان لە پێشم کابینێ داهاتی ساڵانی باچ 308 ملیار بوو بەڵام لە کۆتایی ئەم کابینێ بەرز بۆتەوە بۆ تریلۆنێ واتە بە ڕێژەی لە 300 بازیان لەسەر خەڵک زیاد کرد و بەمان شێوە ڕسومات پێشتر بوون تابلۆیەکی ئۆتۆمبیل بە 25,000 وێستا کردویانە بە 6,000 عریزەی ئەلکترۆنی پێشتر عریزێکە دەنووسی بە 2500 کردیان بە 15,000 بارگرانی زۆر نرخی کارەبا 15 دینار بوو کردیان بە 18 ئەوەی سیتیەکان لە 18 دینارەوە کردیان بە 156 دینار ینی کۆمەڵێک بارگرانی زۆریان لە باز ڕسومات دروست کە پشتیوان بەخوای گەورە متمانەی خەڵک بەرزبێنی ئیشی ئێمە ئەوەیە کە کار بۆ لابردنی و باجە و ڕسوماتانە و ئەو دەکرێت ناوی بنین سەرانش کە بەنایاسایی لە خەڵکیان وتو زۆر باشە جامە گەشتینە کۆتایی هۆڵی پەرلەمان ئێمە جەنابەت بانگێشتەکەین و بێرە دووبارە لەم تیانوسەیە چیت هەیە بە کورتی و بە چەندێ ڕێک بۆ دەنگدارەکانی خۆت لێرە بەڵێ سوپاسی جەنابشی دەکەین کە هەم
لە بەرنامەی ئەمڕۆڕۆکی زۆر تێ هەم لە بەرنامی هەڵبژارنیش لەشتان ساغ بێ و پێزانیمیان هەیە بۆ مادومتان سپاس لە خواستان فەرموو کاک حەکیم. جا خۆشەویستان ئێمە هیوادارین ئەم کورسیە ڕەشانەی لە هۆڵی پەرلەمانان ئێوە بە دەنگەکانتان بە لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری و بە کاندیدەکانی لە بازنەی دهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە کورسیە پرتەقالەکان زیاد بکەن. زاگە ئینشاڵڵا کورسێ پرتەقاڵێنە زیاد بێ ئینشاڵڵا کاری کۆمەڵی دادگەری لە ڕووی بانگەواز لە ڕووی پەروەەردە لە کاری خێرخوازی و لە کاری ڕاگەیاندن پشتیوان بەخوای گەورە زۆ لێ زیاد دەکرێت چونکەوە بەستن بەیەکەوە گەرەمە کورسێ پرتەقاڵێن زیادن کاری پەروەردەیی و بانگەواز و ڕاگەیاندن و ئینشاڵڵا خێر و چاکە زۆ زیاد دەبێت ئینشاڵڵا لە دڵەوە ئێڵم هیوادارم تویەکی بیرۆ کەسانەی ئەچتە هۆڵی پەرلەمان. سپاس دەکەم چەند دێر بنووسین وەڵا بە کورتی و پوختی چیت هەیە بۆ دەنگدەرەکانی خۆت. کاک حەکیم لە ژمارەکەی خۆت ڕازیت ژمارە هەشت باڵێ تاوان دەنگدەران ناتوانن ژمارە هەشت بێنە پێشتری جوانیە ئەوە بەدەست دەنگدەرانە خۆی ناوەند مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری تیر و پشکی بۆ کردنی ژمارە هەشتمان بەرکەوتو ئێمە زۆر باشە شتێکشی مێ لەسەر ژمارە هەشت وەکو شتێکی خۆش دەڵێ دەنگ دەبە ژمارە هەشت سۆ باشت. زۆر سوپاس بۆ کاستی بەرنمەکە برایانی کامەرەمان برایانی دەنگ برایانی دیکۆر ئینارە هەر یەکێک لەوانەی کە بەم بەرنامی ئێمە ماندوو بوون و سپاس بۆ ئێوەش بینەری ئازیز و خۆشەویست کە بەدیار ئەم ئەڵقانەی ئێمەوە دانیشتون لە کۆتایە داواکارین کورسیە ڕەشەکانی پەرلەمان بە پرتەقاڵی بڕازنەوە و دەنگەکانتان بۆ لیستی کۆمەڵی دادگەری لیستی ژمارە ١٤٧ بێت. خواتان لەگەڵ و هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن. دەست خۆش کاک حەکیم سەرکەوتوی ئینشەڵا.